بەڵێزێک پرسیاری کردووەڵێ من کەسێکم لەگەڵ ئەوەی تەمەنم زۆر نییە 37 ساڵم بەڵام بیستنم لاوازە دکتۆر دەڵێت دەماری گوێت لاواز بوو بەرەو پوکانەوە دەچێت چارەسەری نییە ئایا تا چەند ڕاستە ئەگە چارەسەری هەیە پێم بڵێن لە هەر شوێنێک بێت کێشە نییە بەنسبەتی ئەم بەڕێزەوە دیارە ئەمە پسپۆڕێکی قوڵبجۆلوت بینیوێتی حاڵەتەکەی بۆ تەشخیص کردووە کە ئەمە دەماری گوێچکەی لاواز یاخۆ سست بووە ئێمە وەکو بیستن دوو جۆر کێشەی بیستنمان هەیە و بیستنانی کە پەیوەستن بە دەمارەوە بەڵێ قسەکەی زۆر ڕاستە چارەسەری نییە ئەم تەڵان چارەسەری نییە مەبەستمان لە چارەسەری نییە ناگەڕێتەوە دۆخی جارانی پێشووی ئەجینا ئەگەر بۆ منە چارەسەری ڕاستە ئەم بەڕێزە تەمەنی کەمە 37 ساڵە بەڵام ئیتر خۆی و بڵێ شانسی خۆی کە تووشی ئەم حاڵەتە بۆگەر هەردوو گوێی بێ ئەمە لەوانەیە ڕەبتێکی هەبێ بە وراستەوە لەوانەیە ئەم بەڕێزە لە بنەماڵەیانە لە تەمەنێکی گەنجیەوە دەماری گویان سس بێت یاخودیان لە ئاواز بێ و ئەگەر یەک لاش بێت ئەمە بۆ هەیە ئەمە بەرکەوتەی پەتایکی ڤایرۆسی بێت و ئەو دەماری ئەو لای سست بوو بێ نازام کە ئەگەر هەردوو لاکەی بێت وەکوی تەختیتی کردووە تاوان ئەمە چارەسەری ئەمە گەر زۆر گوێی سست بێ و بەتەواتی گوێی لە خەڵک نەبێت کە قساکەن باشتر وایە سەماع بکاتی گوێچکەی ئەگەر گوێشی لە شتە گوێی ئاسایی گوێی لە قسەکانە بەڵام بەس هەستەکە تۆزێک گوێی گران بووە کولی 6 مانگ بۆ ساڵی جارێ دەبێت تەختیتی گوێچکە بکە و بۆی ئاگای داری دەماری گوێچکەی بێ زیاتر لاواز بێ بۆی لە کاتی خۆیان چارەسەری بۆ بکرێ و بەتایبەتی وەکو سەماعی گوێچکە